پێکاتەی وەرز دەکەین لە یانە پاڵاوانەکان و لە کشوەری ئەوروپا کە مانسیتی شەممە نازناوەکەی بۆ خۆی بەدەستێنا و زۆرترین ئەو یاریزانانەی لە پێکاتەی ئەوروپان یاریزانی مانسیتین بۆ پێی ئەو نازناوەکەی بەدەستێنا. پێکاتەی وەرز لیانە پاڵاوانەکان بۆ ساڵی 2022-2023 بەم شێوێ دەبێت. لە کۆرتواوە دەست پێ دەکەین ئەم جاریان لە گۆڵچی کۆرتوا گۆڵچی ڕیال مەدرید کاستێکی زۆر باشی پێشکەش کرد هەم لە ئیسپانیا هەم لە یانە پاڵاوانەکان لە کشوەری ئەوروپا. لە هێلی بەرگری دوو یاریزانی مانسیتی دەبینین واڵکەر دیاز و دوو یاریزانی ئینتەرمیلانیش دەبینین باستۆنی و دیمارکۆ. ئەمە هێڵی بەرگری بوو و لە هێڵی ناوەڕاست سێ یاریزانی تەواوی مانسیتی دەبینین بریتین لە ستۆنس، دیبڕۆین، ڕۆدریگۆ خاوەن گۆڵەکەی کۆتایی یانە پاڵاوانەکان دژی ئینتەرمیلان. لە هێرش بردن دوو یاریزانی مانسیتی و یاریزانێکی ڕیال دەبینین ئەوانش بریتین لە ڤینیسیۆس جۆنیۆر گۆڵکاری بەتوانێ ڕیال مەدرید، پاشان هالاند گۆڵکاری بەتوانێ مانسیتی و بەرناندۆ سیلڤا دەبینین دروستکار و گۆڵکاری مانسیتی. ئەمە باشترین پێکاتەی وەرز بوو لایەنە پاڵاوانەکان بۆ پێیکە مانسیتی نازناوەکەی بەدەستێنا زۆربەی یاریزانانی مانسیتیش پێکاتە یانە پاڵاوانەکانیان بە وەرزی 2022-2023 داگیر کردووە.